ئێمە وەکو لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کورسان پاشەوەی کە ترکمان بەبوونی گەندەڵی کردووە لەو کۆمپانیانەی کە هەستاون بەبەستنی پێوەری ئاوی ماڵان وەکو لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کورسان لیژنەیەکی لاوەکیمان پێکێناوە بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون سەبارەت بەو پێوەری ئاوی ماڵان کە بەداخەوە ئەم پێوەرە پێوەرێک نییە کە بە پێی ستانداردی وڵاتانی جیهان بێت ئەم پێوەرە لە وڵاتانی دەرەوە هێنراوە بە مەبلەغێکی نزیکەی 18 دۆلارێک بەڵام بە هاوڵاتیان بە نزیکەی 50 بۆ 60 دۆلارێک فرۆشراوەوە لە هەمان کات ئەم پێوەرە تەنانەت هەوا دەخوێنرێتەوە ئەم پێوەرە سفر نەکراوەتەوە ئەم پێوەرە بە شێوازێک یاخود بە شێوازێکی ستانداردی وڵاتانی جیهانیە کە دەکرێت بۆ بەستنی ئەم پێوەرە با بڵین ئاوی ماڵان 24 کاتژمێر بێت بەڵام ئەمە بۆتە هۆی ئەوەی کە گلەیەکی زۆر لەلایەن هاوڵاتیان دروست بوو بێت و لە کاتێکیشا دەتوانین بڵین بوونی ئەم پێوەرە لە ڕێگای کۆمپانیەکان و بە دەستێوەردانی دەستی حزب و لە بەرژەوەندی خۆیانە ئەقدیان کردەوە بۆیە ئێمە وەکو لیژنەکەمان وەکو ڕۆڵی لیژنەکەمان ئەو لیژنە لاوەکی کە پێکمان هێناوە بەردەوام ئەبین و داوای ڕاگررتنی ئەم پێوەرە ئەەکەین تاکو بە شێوازێک بێت کە لە چوارچەوەی ستانداردی وڵاتانی جیهانیدا بکرێت بە سیستەم.